پێنجەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەڕێوە چوو. چەند کتێبێکی وەرزشیش لە ناو پێشانگاکە نیشاندران. دامەزراوەی سپۆرت میدیا وەک دەستگایەکی میدیایی وەرزشی ئەو کاری کردبوو کە کتێبە وەرزشەکانی بردبوو ئەوێ و پیشانی دابوو کە خەڵکێک ئارەزووی خوێندنەوەیان هەیە وەک خەڵکێک بەگەڵ بابەتەکانی دیکەیە کتێبی وەرزشیش بابەتێک بووە کە بۆ بەجێگەی سەرنجی سەردانیکەرانی ئەو پێشەنگایە. سپۆرت میدیا بۆ خۆی دەستگایەکی میدیایی وەرزشیە کە تایبەت گرنگی ئەدا بە وەرزشکارە ناوخۆیەکان یاخود لە ناوخۆیەکان و ئەستێرە کوردەکان. سەرنووسەری سپۆرت میدیا هەرێز جەمالە کە میوانی سپۆرت مەگەزینە. کاگەرێز بەخێر بێی. سپاس مامەسا، خۆشحاڵم جارێکی تر لە شاشە سەنگین و ڕاستانەکەی کورسات بە دیداری ئێوە بینەرانی شاد بوومەوە. سپاس بۆ تۆ. ئەمەوێ لە پێشەنگاکەوە دەست پێ بکەین بۆ سپۆرت میدیا بڵاوکراوەی ڕۆژنامەوانی وەرزشی چەندین کتێبی کوردی وەرزشی لەوێ نمایشکرا بوو. لەم پێشەنگایەدا چۆن جێگەی ئەمەتان کردەوە؟ بەڵێ مامەسا بە خۆشحاڵیەوە خۆک و هەمومان نەزانین ئەم ساڵ پێنجەمین خولی نێودەوڵەتی کتێبی سلێمانی بوو کە ئەمە ساڵانە ئەکرێتەوە وەکو ئیڤێنتێکی گەورە وەکو ڕووداوێکی گەورە لە شاری سلێمانی و لە کوردستان ئاسێ دەکرێت. ینی بەڕاستی چکە ئێمەڵێن سلێمانی پایتەختی ڕۆشنبیریا بەڕاستی بەم کارانە گەورەترە بێ پایتەختەکەمە. ئەو پێشنگاکە کرایەوە بە خۆشحاڵیەوە چەند ناوەندێک بەشدار بوون. یەکێ لەوانی کە بەشدار بوو چەپکە کتێبی یەکێتی بوو کە ئەو کتێبانن کە سەر بە مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ نمونە. بەڵام لە زمنیها ینی کتێبەکانی تریش ئەو کتێبانی کە کتێب بڵاوکراوی بوارەکانی ترن یانی سەر بە مەکتەبەکان نین ئەوانەشی تێدا بوون. ئێمە بیرمان لەوە کردەوە کە سپۆرت میدیا ئێستا لە ژێر چەتری مەکتەبی ڕاگەاندنایە مخۆم سەردانێکم کرد بینیم بەداخەوە سەرچاوی وەرزشی تێدانە بوو. ئەمە کاریگەریەکی نەگەتیڤی لای من بەجێهێژەوە بوو. چەند برادێرە پەیوەندیان پێوە کردم تەنانە خەڵک لە دەرەوە هاتبوو پرسیاری کردبوو. ئەو خۆشحاڵی ئەو مبادرەیەمان کرد ڕاستەوخۆ هەڤاڵانی مەکتەبی ڕاگەاندن وتیان بێت سپۆرت میدیا بەشدار بێ. ئەو ئێمە ستاندێکمان لەوێ ستاندی خۆمان نمایش کرد و چەند کتێبێکی خۆمم لەوێ کە هەبوو نوسەیەک دامانە. دوای ئەوە من لە ڕێگەی چەند مامەسایەکەوە کە چەند بەرهەمیشانەیە چەند نووسەرێکی وەشی چۆنەڵی گەلە کۆمەکیەکمان کرد چەند کتێبێک لەوێ نمایشکی کە یعنی وەرزش بوونی هەوێ ئەوە بوو. سپاس بەخوا دانانەوەیکی باشیە بوو یعنی کە ئێمە برمان دامانە دوای یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ چەند نووسەرێکی وەشی خۆیان کتێبەکانیان بردەبوو لەوێ دایانابوو. بە خۆشحاڵی شۆ لە چەپکە کتێبی یەکێتی وەرگیرا بوو نمایش کرا بوو. ئەمە کاردانەوەیکی باشیە بوو. بەڵام بەداخەوە ینی من ئێستا ژێڵێمەوە ئەبوایە نووسەرەوەشیەکانمان ینی کە ئەم ئیڤێنتانە ئەکرێنەوە پێشتر خۆیان بتوانن لینک لەگەڵ ئەو شوێنانەیە بەسش کە بەڕاستی مامەسا ئەم ساڵ ڕیکۆردێکی زۆر بەرز لە سەردانکەرانە بووە 9 ملیۆن سەردانکەرە بووە بۆ ئەو پێشانگایە ئەمە داتای ئەخیری خۆیانە کە ڕێخەرانی پێشانگاکە ڕانگە ئەنی تۆ ئەبێ وەرزش سەرچاوی وەرزشی خۆت ئەزانیەمە کۆمەڵێ زۆر زانکۆ و پەیمانگا و ناوەندی وەشیمانێ ئەمانە خوێندکاریانێ توێژینەوەیانە ئەنی خوێنکار ڕۆشتووە پێویستی بە سەرچاوی وەشیەوە پەیوەندی بێمەکرۆ نەبووە لەوێ یعنی مەسەن کۆمەڵی وەرزشکاری باشە بۆ سەردانی کردووە. ئەگەر بۆ کڕینیش نەبێ بوونیان زۆر گرنگە چکە بۆ یەکەم ئەماچێتە مێژووە کتێبانە کە خراو نەتەوە جا ئەوەی خۆشحاڵیەکی زیاتر بوو. ئێمە ئەم کتێبانە وا ڕێکەوتین کە داهاتەکەی بکرێتە پرۆژێکی خێرخوازیەوە ئەوەشی ئەمێنێتەوە. ئەم کتێبە وەشیانە هەوڵێکمان ناوە لە پێشانگاکانی ترە نمایش بکرێتەوە. چەند نووسەی کەم کە من ئێستا پێتام لە ئەخیر ڕۆژە خەڵک ڕۆشت بوو کتێبەکان زۆری لێ نەمابوون. ئەمە هەنگایەکی باش بوو ئێمە کە مارکێتینم کرد لە ڕێەوە لە پێشانگاکانی تران نمایش بکرێتەوە. هەوڵێن کە وەکو سپۆرت میدیا بێ وەکو جودی شخصی بێ وەکو لایەنی بەڕێوەبەرایەتی وەشی سلێمانی بێ کە ئێوە خۆیان جەنابدان بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیان کە بە کتێبخانەیەکی گەورەتان کردوێتەوە لێەوە ئێمە بتوانین وەرزش پشکی هەبێ ینی وەرزش لە ئیڤێنتە گەورەکانە بادا نەبڕێ. ینی مەسەڵەن بۆ نمونە پێشانگایەکی نێودەوڵەتیەکرێتەوە لە هەموو بۆنەیەکە ینی با ئەو شوێنانەی کە براندی وەرزشین بچن مارچێتین بۆ کارەکانیاکە. باش چەند سەرچاوی کتێبی وەرزشی کوردی لێدانرا بوو؟ مامەسا نزیکەی یعنی ئەوەی ئێمە کە بۆ حەدە بۆ یەک دوو ڕۆژە فریاکەوتینیکەی نزیکی 15 سەرچاوەیەکە ئێمە زۆرترمان هەیە بێگومان زیاد لە 150 بەڵام هەنێگەیە
نەما نسخەی نەماوە هەنێگەیە بەردەست نەبووە هەنێگەیە فریانە کەوتین ینی لێ وەربگرین هەبوو توێتی ئەیەنە مەسەشکە ئەمانش کۆمەڵی ڕێوشوێنێ ماچێکخالێکین بەڵام ئەوەی بۆ ئێمە گەورەی بوو کردنەوەی شوێنێ بوو ئەو بەدەمەوە هاتنی کە چەپکە کتێبی یەکێتیەوە ڤاڵانی مەکتەبی ڕاگەاندن و ئەو بەدەمەوە هاتنەوە یعنی ئەمە گەریاکەم ڕۆژ شتەکەی ئێمە ژەگەر بوو خوانەخواستە کانسڵ بکرایە ڕەنەوە نیگەرانەیەکیش بۆ ئێمە بووە بەڵام ئەمە هەوڵێکە ئێمە بەردەوامە بین پلانمانە خۆ دەزانی ینی ئەمە گرنگە بۆ ئێمە هەوڵی ژێ بتوانین کە لەگەڵ نەک بێشانگانی و دەڵێتی کتێب مەسەم لە ئەو شوێنانی کە میرەجانی وەشیانە بێ ئەمە بکەین بەنەریت خوێندنەوەی وەرزشی سەرچاوی وەشی خەڵکی بۆ ڕاکێشی چکە ئێمە ئەگەر هەر بەرهەمێکمان بڵاو کردەوە مارکێتینمان بۆ نەکرد هەنێم بەرهەمە بەڕاستی بوونی نیە چکە هۆیەکانی بڵاوکردنەوە مارکێتینیش لەم ڕۆژانەدا زۆریان تۆ توانین لە ڕێگای سۆشیال مدیا لە ڕێی ناوەندێک ئەمانە کراوە جەنابتان وەکو بەڕێوەبرایەتی وەشی سلێمانی ناساندن بۆ ئەمە کللتورە ئەبێ پەرەی بێبین و ئێمە وەکو سپۆرت میدیا لە هەوڵی شەبین و کاری گەورەتریشی شەڵا بەڕێوە باشە بەدەر لەم سەرچاوە کتێبە وەرزشی کوردیانە لە جێگەکانی دیکە هەر لە هەمان پێشانگە هیچ کتێبێکی وەرزشی جیهانی نەبوو نەخێر زمانەکانی چەند وڵاتێک تەیە بەشداریان کرد ساڵانی ڕابردوو هەبوو ساڵانی ڕابردوو هەبوو چەند کتێبێکی میسری لێبوو ئەردن خۆ دەزانی ئەوانە زۆر بەناوبانن لە سەرچاوی ڕسمی بەڵام تۆزێ لە ڕوانگی نرخەوە نرخیان بەرز بوو مامۆستا ینی ئەمانە تۆزینە ئەم سا خەڵکیش بۆوانەگەرا بەڵام ینی وەکو بڵی سەرچاوەکان دەبوو بەڵام ئێمە توانیمان بەم چەند کۆمەڵە کتێبە ببین بە شوێنێکی وەرشی توانیمان شوێنی خۆمان لە پێشانگەی نێودەوڵەتی وەکو لە ئەوڵان نیشانتانداوە ئەگەر نەش فرۆشراوە لێشی فرۆشراوە پێشمتی دااتەکەی ئەو نەچوومەتە تەفاسیلەوە بەڵام من لەگەڵ ئەو مامەسانە مبادرەکەی ئەوانی زۆر جوان بوو ینی مەسەن من وتومە ئەمانە لە دەرەوە بووە ڕەنە هەنێکیان خۆیان لەسەر ئەجی خۆیان مامەسا چاپیان کردووە مافی خۆشێتی بیفرۆشێتەوە بەڵام وتومە ئێمە پرۆژەکەمان ئاوایە با ئێمە دەست پێ بکەین بەڵام لەداهاتوە ئەم پرۆژە دڵنیا بە گەورەبی و دڵنیاشم چەند پرۆژەیەکی گەورەی وەرزشی لە شاری سلێمانی بەڕێوێ ئەمە ئەیکەین بەنەریت مەسەن ڕاکردن بێ ئێمە ئەبێ هەوڵ بین دەستکە بکەینەوە بۆ کتێبەوە سەرچاوەکان خەڵک ڕاکێشین ئەمانە زەرورە بەدەر لە کتێبیش ماڵ سایمە بڵاوکراویی ئەلکترۆنیمانەیە کە چاپەکرێ هەفتانە مەسەن چوار ئەوەشماندانە بۆ وەکو سپۆرت میدیا ئەمانە چۆن ئەڵێیت ئێمە بەبەردێن دوو نیشانەماشکان هەمووین بە ڕێکلامی و مارکێتینێ بۆ یینەکەمان هەم مەسەلەن لە پێشانگاکەشە بەو سەرچاوانە بەشداری باشە کاگەرێز زۆربەی کاتەکان یاخود زۆربەی سەرچاوە کوردیەکان بەشێکی وەرجێڕانە زۆر ڕاستە لە زمانەکانی دیکەەوە وەرجێڕاوە بۆ زمانی کورد لە پێشنگەکانی پێشترا لەوانەیە لە کتێبخانەکانی وڵاتانی کە بەشدارێن سەرچاوەکانی وەرگرتو ئێسا کراوە بە کوردی بەڵام هیچ هەوڵێک نەبوو بۆ ئەوەی کتێبی کوردی وەرگێڕێتە سەر زمانی دیکە لە وەرزش عاڵێ بەڵێ لە وەرزش ماوەسا با من ڕازگۆ بم لەگەڵتا من ئەمە نەبێتە مەدح و مبالغە من هەوڵێکم ما دوو کتێبم هەبوو وەری بژێڕم تێگەی یەکەمیان ئەوەی کتێبی ڕێبەرەکە بوو بە دوکومنت و بە شت کە ماومە هەوڵما بە قانونیان لە ڕێی ئەی پسیشۆ قسەم لەگەڵاکردن ئەم ڕێبەرەکەین بەڵام خۆ دەزانی کتێبی گەورەترەیە بە زمانی ئینگلیزی و ئەمانە بەڵام ئەو هەڵانە خراپە دووەم کتێبی دوودەیە ئەوەی کە ئەزمموی وەرزشکارە کوردەکان بوو نەبێ بە عەربی هەبێ زۆر گرنگە بۆی لە بەغا لە وڵاتانی عەربی کە ئێمە ڕووی بزان ئێمە پاڵەوانەکانمان چێ ئەم هەوڵانەیە بەڵام مامەسا ئێستا خۆ دەزانی کوردستان لە دۆخێکی دارایی زۆر قورسانی ئەزمموی کتێب بەڕاستی کتێب تاقە و توانە و لیاقە و ئەزمموی ئەوێ ینی ئاسانە تۆ بەسەمتوانی کتێبێ بکەی بە عەربی بەڵام کوێ دەعمت دەکات کوێ سپۆنسەری دەکات کوێلایەن دەگێت کوێلایەنی زمانەوانی دەگێت بیرمان نەچێ کتێب هەر کتێب نووسین و فرێدان و بڵاوکردنەوەی نییە بڵێ من کتێبە گەورە بەداخەوە کۆمەڵێک کتێب یعنی بەناوی وەرشیەوە بڵاو کراونەتەوە لە ڕابردووە ئەمانە خوێنەری کوردی تێر ناکەین مامەسامە لە قۆناغێکای ساڵگەشتی کاگەرز بڵێ خوێنەری کتێبی کوردی هەیە وەرزشی بێگومان زۆر یعنی مامەسا هەیە من بۆ کتێبەکانی خۆم نابۆ کتێبانە زیاتر ئەو کتێبانە هەیە کە مەسەلەن لە پەیمانگاکانە زیاتر باخی پێدرێ مەسەلەن بۆ نمونە یاسایەکەیە بەڵام ئەو یاسایەنش نەک یاساکانی ساڵی 2009 بۆ بەری بێ ساڵ یاسەکانی ساڵی 2020 بەڵام من یەک پەیامەیە لە ڕێگەی کورساتی بەڕێزەوە هیوادارم هەر بەرهەمێ بڵاو کرایەوە چ مامەسایە بێ چ نووسەرێ بێ بە تایبەتی ئەرکەکان تۆ زێر جیاوازن پێویستە یعنی نووسەری کتێب
فەرقێکی هەم لە ڕووی زمانەوانیۆم لە یعنی بگەڕێنەوە بۆ کەسانی ئەو کەسانی کە خیبرە و ئەزمونیانەیە لە مەسائیلی کتێبە هەر نەبێ فڕێ بدرێت کتێبەکە بە شێوەیەکی بێت چکامە ڕەنە کاریگەریەکی نەگەتیڤکە خراپیگە ئەمانە هەیە و ئەو کەسانەش یعنی مەسەن کۆمەڵێکی ئێستا بە دوای کتێبی ئەرشیفی و بایۆگرافیا ئەگەڕێن مامۆسایانی مەسە بە دوای ئەو کتێبانیان ناگەڕێن لە مۆندیالی سی ئۆرۆگوای کرا ئەم قۆناغا بەسەر چوو هەمومان مۆبایل سمارتفۆنێکمان پێ یعنی لە مناڵێکی سانەوە توانێت ئەوە بکە بێت یەک سانیە ئینکە ئەم ئەزمونانە بۆ ڕابردوو زۆر باشون هەبوو ینی لە کۆنا چەند کەسێکی بەڕێز چەند سەرێکی بەڕێزکرا بەڵام ئیترێمێ ئێمە خوو بینە شتی بنکۆڵکاری شتی ئەرشیفی مێژووی یانەکان بکەین بە کتێب ینی من ئەو جەناب دەزانی چەند ساڵ لەمەوە پێش وتمان مامەسا مێژووی یانەکان ئەوە بوو یانەکانیش بەداخەوەینی خۆیانیە مێژووی خۆیانێ یعنی بێ ئەمانە بکرێ ئەمانە بێ بە مێژوو بەدەل لەمانش کتێبە زانستیەکانیش هەر بەردەوام بن بەڵام بە ئەبدەیتی نوێ باشە وەکو سپۆرت میدیا بەدەر لەم چالاکیەتان دوامی چالاکی باسیۆم کرد کە زۆر گرنگی بە خولە ناوخۆیەکان و ئەستێرە کوردەکانیان بۆ ئەمەد گرتووە مامەسا من هەر لە تەجروبەی کاری ڕۆژنامەوانیمەوە دەست پێکەوە ڕەنە جەنابتان باش بزانن ناوخۆ عێراقم هەڵبژات ئێمە وەرزشەکەین من هەب بە ناوخۆ عێراقی دەست بگرێت سا خەڵک پرسیارم لێکاڵێ دەست بۆ لە جیان ڕەنە لە جیانیا زۆر باش من بەڵام ئەمانەش وەرزشکارن ئێمەش وەرزشەکەین ئەمە بێ پێویستە کەسێ هەبێ یعنی احتیفاظ و گرنگجی و بایەخیان پێ بە ینی بەڕاستی ماوەسا لە دوای ساڵی 2005 بەدووە ئەو قۆناغەوە زیاتر لە ڕابردووە هەبووە بێمانە چێ ڕۆژنامی کوردستانی و تەلەڤیزۆنە کۆنەکان ئەوانەیان بووە ئەمانە زەربی سفر ناکەین بەڵام لەگەڵ داهاتنی سۆشیال میدیایە یا خود لە پاشکۆ ڕۆژنامە نووسەکان جەنابەت ئاگاداری تەوژمێکی زۆر زۆر گەورە و گرنگ هاو بۆ ناوخۆ بۆ عێراق چەندێ وەرزشی کوردستان کە ئەڵی لە دواوەیە مەسەن پێشکەوتووە چەندێ پێشکەوتووە ڕاگەاندن ئەمەنی تر پێشی خز بەڕاستی مامەسا بیمە قۆناغێت سەردەمان ئێمە لە ڕۆژنامەیە کارمانە کرد هەواڵی یاریەکان مێنەوە چاو پێکەوتمان لەگەڵ وەرزشکارەکانەکە بەڕاستی کۆمەڵی خەڵک بوو پێ ئەکەنی یای با من ڕازگۆم لەگەڵدا بەڵام ئێستا وای لێ هاتووە ئێمە بۆ کەسانە پێەکەنی کە لە ڕابردووە پێکەنی مال احترام یعنی بۆ ئێمە واقعەکەمان چەسپان کۆمەڵی ڕۆژنامە نووس لە سلێمانی هەولێر دووهۆک مەسەن بۆ نمونە تەوژمێکی زۆر باش و بەردەوامی بوو گرنگجیما پێ لە ڕۆژنامەوە بۆ تەلەڤیزۆن لە تەلەڤیزۆن ئەی بیرێت بێ تەلەڤیزۆن جاریوە بوو نیو سعات هەواڵی وەشیە بوو 28 دقی بە هەواڵی جیهانی ئەڕۆژ دەێسا پێچەوانە بۆ تۆ هەر لە کەناڵی کورساتی بەڕێزەوە کە ئێستا ڕووداوێکی گرنگە بێ هەواڵە جیهانیەکان وەلائەنێ بەرهەمە ناوخۆیەکان و وەرزشکارە کوردەکان سپۆنسەری میدیای یەکریعنی تەقلیشی یانە چۆڵی بازێکی گەورەی زۆر گرنگ بوو لە میدیە بەڕاستی یانی ئەگەر ئەو قۆناغی ئەم 10 ساڵی ڕابردوو ئەبێ بەرز بنرخێنێت لە میدیایوەشی زۆر کاری باشیرە مەسان تۆ بنمونە پاڵەوانمانەوە ئێمە لەگەڵ یانە ڕۆشوونێتە دەرەوە یعنی ئەمە گرت تاقە و توانە و پاڵ پشتی نەبێ ینی تۆ هەواڵێک لەسەر یاریزانێکەکەی بەقەدەر هەموو دنیا پێی خۆشە ئێستا یاریزانمانەیە خەڵک لە زەڕایەنەوە لە دوهۆگەی ناسێت لە دوهۆکەوە لە سەی ساقی ناسێت جاران من هەرخۆم توانجمە ئەمود لە 2000 مەسەلا پێش ئەمود خەڵک لە سلێمانیە دراوسەکەی خۆیان نایناسێ سا خەڵک لە سەر جادەیەگیری ئەڵەکگەر ڕاگەاندن وای ئەمەڕاگەاندەکان جیاوازیان نەبێت لە هەر شارێک و ناوچێکی کوردستان بن بەڵام لە ڕاگەیان و دەرکەوتون ناسراو زۆر ئەنجامە پێتەڵم ینی هەدەفی سپۆرت میدیا کە دامەزە لە بناغی یەکەمەوە کە پێشتر لە پەڕێکی سۆشیال میدیاوە دەستمان پێکرد گرنگیدان بوو بە خۆی وەکو گۆڕەپانویدان بوو گرنگیدان بوو بە یاریزانی تاریخەکان سەیرم کرد ئەڕوا ئەمە ینی زۆر یەنێکی تاقی باشی هەیە کاردانەوەی زۆر باشی بێ ینی مەسەڵەن مامۆستا جاریوە سعاتێکی شەو تەلەفۆنی بۆکە نامێکە بۆ نێرەکە کە شتێکی وا بووە لەناو حەدەسکایە تەلەفۆنێکە بۆکە ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە بۆ جیانێکە هەبوو یعنی هەموو کە زەرزانێ ینی بای ئەوەینە تۆ ئێمە چی لە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە بکەین کە خەڵک هەموو نەتیجەکە زانێ ئەپێگەیە سمارتفۆنەکە ئێمە گرنگە یادگار ئیبراهیم هێرشبەری سێسایق بناسیێنین بۆ نمونە یانی چی وەکو بالێ ئەفرۆدەیت یەکەمی عێراق بێ بیناسیێنی تیپی تۆپی دەستی نازانم چێ ئەڕواتە دەرەوە بزانی کوێ خەڵک دوایکە ینی ئەو تەوژمە زۆر گرنگ بوو پێشم خۆشە ئێستا زۆر گەورەیە بۆ ئێمە کە هەموو میدیاکان ینی دوای ئەو تەوژمە کەوتن بە هەموو کەناڵەکان بەبێت جیاوازی ئێستا ناوخۆ نەمبەروەنیانە ئەی باوەڕێ بێ مامەسا لەم ڕۆژانەی ڕابردووە میدیا هەبووە وتێتی ئەمانەوێ کە
کە پرۆژەوەشیەکەمان دەستی پێکرد بە ناوخۆ عێراقی دەست پێ بکەین نەیوتوە بە جیهانی دەست بکەین دەجاران یاریەکی کلاسیک و ڕسمێکی میسی ڕۆناڵدۆی بە هەموو وەرشی عێراق و کوردستان ناگۆڕێ بەڵام ئێستا سیر کە داتاکانە دوێن یاریەکی خولی عێراقیە لە سوۆسیال میدیا ئینەکە 30,000 بینەریە یاریەکی خولی کوردستانە قەیناکە هاندەریکەم بۆتە بەڵام خەڵک لە مۆبایلەکەی وەرسیرەکە ئەمانە هەمووی دەوژم بوو ینی هەمووی ڕاگەاندن کردی بەڕاستی سپۆرت میدیا ئەتوانم نەوێتە مۆبایلەکە دەست پێشخەر بوو بەڵام ئێمە دەست پێشخەر بووین بە شێوەیەکی ئەکادمی بۆ نمونە چ لایەنێک وەرگرتووە کاتەکەم بەرە کۆتایی ڕۆ ئێستا بۆ من لە سپۆرت مەگەزینە ئێمە بابەتی یەکەم و دووەممان لەسەر بۆ منە هۆنیە هۆنیا کە پاڵەوانێکی وەرزشی بۆ ئێستا لە بواری هوەریە لە شانۆگەریە وەکو میوزیکیان بەشداری ڕەنە مۆدای سپۆرت مەگەزین بەرنمەیەک بێ بەڵام ئەوەی ئێمە بیرمان نەچێت سپۆرت میدیا تەنیا سۆشیال میدیا نییە وێبسایتێکی ڕسمی باوەڕ پێکراوە لە سندیگای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە دووەم پێت بڵێم ئێستا سپۆرت میدیا لە مانی ڕابردووە خۆت ئاگاداربی لە ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی جیهان ئەیپس ناسراوە ئێستا ئێمە کە ڕجستەرەکەین لە دەرەوە ناوی ئەیپس هەیە یعنی بۆ نمونە ئەمە زۆر ناوی سپۆرت میدیا ئەمە زۆر گرنگە بەڕێوەبردننی بەڵێ ناوەندێکی وا خۆ بەڵاسەکەی ئەرکێکی ئاسان نییە تاقەوتوانایەکی زۆری ئەوێ سپۆنسەریش کەم ڕوتێ بەڵێ بەخۆش ئەمەتان کۆنتترۆل کردووە چەند کەس لەوێ ئیشەکە ئەوانەی بۆ ئاڕاستەی کە ئێمە بە خۆشحاڵیەوە ماوەیەکە ینی ماوەی شژمانێک زیاترە مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان خستوێتە ژێر چەتری خۆیە ئەویش بەپێ و تانا و تاقی و ئەو میزانەی کە لەبەر دەسایە ئێمە کۆمەڵەیە گەمج ئیشی تیاکە کۆمەڵێک گەمج ئیشی تیاکە بۆتە لۆگۆ لە یاریگاکانە یعنی ئەمانە راپۆرتەکەن مەسەنە فیچەرەکەن بەرنامە ئەەکەن یعنی ئەگە کاتیشم زیاتر بێتێ باسێکم کە لە پێڕ و پرۆگراممانە چیە بێ تیپە میلیەکان مێژوی تیپە میلیەکان بەسەرکۆن یازانکان مقابلاکەن خولەکان ڕووماڵەکەن ئەمانامی بە شێوەیەکی فریلازی شەکە تێگەی هەیە حەز ئەکا یعنی بۆ نمونە سپاس بۆ خۆیانی بە پشتیوانی وەرزشکاران و هەوڵ و تەقەلاییەوە ینی ئەو هاوبەشەی کە هەمانە لاگەڵهانە شوێنە بووە بە برانندێک یعنی مەسان خەڵگەیاڵێ حەزەکەم لێ بڵاو بێتەوە ئەمە ینی خۆ دەرخستنوی نییە بەڵام ئێمە ئەبێ کاریشکەین زیاتر بەرەو پێشکەوەری پلانمانەوە بۆ ساڵی داهاتوو باش ئەو پلانی ئێوە دوا پرسیاری پلانی ئێوە بۆ داهاتووی وەرزشی ناوخۆ لە ڕێگەی سپۆرت میدیاوە چیە پلانی ئێمە ئەوەیە کە لەگەڵ ڕۆژگارە بڕۆین بزانین دۆخەکان چۆنە بێن پێم وتی تاقەوتوانایکی دیاریکراومانێ ئێمە سۆشیال میدیا و وێبسایت یەکین بەڵام 24 ساریانی بەردەوامین شتی ناوخۆی و عێراقی ڕەنە بۆ جیهانیان گاو بنی بەڵام بە تەریقەیەکی تر ئەوەش زەربی سفر ناکەین بەڵام پێشترش کردومانە بەڵام لە ساڵی داهاتووە بە هاوبەشی لە چەند شوێنەکان من پلانم هەیە ئەگەر خۆشمان سپۆنسەر پیاکەی لەگەڵ چەند ناوەندێکی ڕسمی باوەڕ پێکراوە بەڕێوەبەرایەتیەکان مەسەن یەکێتیەوەشەکان سپۆنسەری بکەین وەکەوەی ینی سپۆنسەری خولەکان بکەین ئیڤێنت بکەین سیمینار بکەین لە چالێکی وەشەکانە بتوانین بینێ سپۆنسەر بەڵام بۆ قودرەت و توانە و تاقیە خۆمان ڕەنە ڕۆژگارێ بێمە ساڵی داهاتوو بتوانین پێویستمان بە سپۆنسەری دارایی کەس نەبێت پاڵپشتی ماکە کە بتوانین براندێ بێ هەوڵەکان بەردەوامە ناژوەستین و لێرەشەوە ڕایەگەێنم ماڵی هەموو وەرزشکارێکە سپاس بۆ ئەوانەیە هەمیشە لە خەم و لە بەرەو پێشبرنیا هیوادارین بەردەوامی بەڵام بە شێوازێکی ئەکادمی بیرمان نەچێت ساژێڵێمەوە چەند وێبسایت چەند سۆشیال میدیایەک و چەند مەسەن کەناڵێکە بوون گاڵتەیان بە پرۆژەی ناوخۆیی ئاهاو ئێساوایان لاتوە خۆیان لە جیهانەوە بوون بە ناوخۆی ئەوەی مای دڵخۆشیە کۆمەڵە گەنجێک لەوێ ئیشەکەیان سەرەتا ئیشکردنیشان بێ بەڵام بە ڕۆحێتێکی کوردستانی ئەم هاوینە بیرمان نەچێ ببوورە چەند خوێنکارێکی مەشق پێکراومانەوە ڕەنە لەم ساڵا بتوانین توێژینەوەی دەرچوون لەسەر سپۆرت میدیا بکرێت زۆر سپاس بۆ سەرنووسەری سپۆرت میدیا هەرە زەمال سپاس بۆ کورساتی ئازیزی.